زۆرێک لە خەڵکی ئەمڕۆ ئەم ڕیا و ڕیابازیەی کە هەیە ئەمڕۆ زۆربەی جار مەسئولەکان داوەتەکەن کابرا هەر ئەبێ بە بەرپرسی شتێ سۆرت داوەتکاری دەستی پێکە پیرۆزبایی دەستی پێکە ینی مەسئول پیرۆزبایی بۆ چییە براینە نازانم ینی من سەیرم دێ ئەو خەڵکە شەرم لە خۆی ناکە ئەچێ بۆ لای مەسئولێ پیرۆزبایی لێکە لەبەرەوەی بۆتە مەسئول ئەگەر ئەو مەسئولە پیاوێکی باش بێ ئەبێ دوعای خێری بۆ بکەیت و خوا سابەتی بکە و دامەزراوی بکات لەسەر ئەو ئەرکە خەسووت کەوتۆتە سەر ئەستۆی چونکە ئەمە ئەرکە ئەگەر پیاوێکی خراپیش بێ ئەوە ئەو ئەرکە و بەرپرسیارەتێ بەرەو جەهەنەمەیوە ئەی پیرۆزبایی لە چیەکەی لەوەی کە کابرا بارێکی قورس کەوتۆتە سەرشانی کە هەڵگرتنی زۆر قورسە کەم کەس نەجاتیە بێ بە پاکی بیواتە سەر یان مەکو پیرۆزبایی لەکەی کە بەرەو جەهەنەمە ڕوا دزەکەیە پیرۆزبایی لە دزەکەکەی نازانم یعنی عالەمە چۆنە ئەم عالەمە ئێمە ملەتێکین خۆمان پیاوی خراپ دروستەکەین خۆمان دیکتاتۆر دروستەکەین خۆمان نازانم چۆنی نازانم یان دعوت و دعوتکاری یعنی هەتا کەی ئێمە ڕیاباز بین هەتا کەی ئێمە ماساوچی بین ئەم مەسئولەکە دعوەتەکرێ و مەسئولەکە دعوەتەکرێ ئەوە هەمووی برا خۆشەویستەکانم ئەوەی کایکە ڕەشوەدەرە ئەوەشی کە بەشدارە و دێ بۆ ئەو هینە بەرپرسیەکە دێ بۆ ئەوێ ڕەشوەخۆرە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لعنەتی کردووە لەو کەسەی ڕەشوە ئەدا و لەو کەسەشی کە ڕەشوە ئەخوا و لەو کەسەشی کە دێ لە بەینە ماساوچەکەی بین ئەوەی کە ئیشەکە ڕێکەخا ڕەشوەکە لە ئەمە سینی و ئیدا بە ئەو هەر سێکیان لعنەتیان لێکراوە لەلایەن خوای پەروەردگارەوە لەلایەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یان وەکو هەر پێویستیەکی ئەو کەسە ئەو مەسئولە جێبەجێ بکەی بۆ ئەوەی بەیانی سەرشۆڕی کەی ئیشێکت پێ بێ بە ئاسانی بۆتی بکە بتخاتە بەردەمی خەڵ یان هەر شتێک لەو جۆرانەی کە ئیمڕۆ لەناو خەڵکا باوە هەمووی بە ڕەشوە حەساوە جاری وە هەیە پیتاقەیەکە کابرا مارکێتێکی پیتاقەیەکی بە ئەو داوە بە کەیفی خۆی بێ هەرچی ئەبا مەسئولە لەم مارکێتە لەم مۆڵە هەرچی ئەبا بۆی هەیە بیبا بە بەلاش ئەیتر ئەوانەش هەمووی ڕەشوەیە وەرگرتنی لەلایەن بەرپرسەکانەوە نەکبەتی و بەدبەختیە و ئەو کەسیشی کە ئەیدا بە ڕەشوە بۆی حەساوە خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لە سوورەتی بەقەرە ئاەتی 188 ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل ماڵی یەکتری مەخۆن لە بینی خۆتانە بە باطل و بە گوناح و بە تاوان وتدلوا بها إلى الحكام یا ئەیدەن بەرپرس و کاربەدەستەکان وەکو ماساوکردنێک وەکو سەرشۆڕکردنیان بۆ ئەوەی ئیشەکانت ئیشە حرام و نایاسایەکانت بۆ جێبەجێ بکە وتدلوا بها إلى الحكام لتأكلوا فريقا من أموال الناس بالباطل يعني الله بالضبط بو امرئ إما أم آية دابزية بالضبط بو أمر رجاء إما ككابرا برپرسەکەی سەرشۆڕ کردیە بە ڕەشوە ئیتر ئەو بەرپرسە دێ هاوکاری ئەمە لە خواردنی ماڵی فەقیر و هەژار ئەم بە کەیفی خۆی ئیتر دزی ئەکات غەش ئەکات فێڵ ئەکات بەسەر فەقیر و هەژارانەوە بۆ نمونە بەنزینخانەیەکی هەیە بە کەیفی خۆی بەنزینی خراپەدا بە خەڵک بە کەیفی خۆی یاری بە بەنزینەکە بەس لەبەرەوەی خزمی فەڵانە کەسە و بە ڕەشوە کوێری کردێ ئیتر کەس محاسەبەی ناکە ئەمەش نەکبەتیە بەڕاستی برا خۆشەویستەکان وخوای تعالی لە قورئانی پیرۆزە جەختی لەسەر ئەکاتەوە